بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتتان باش، خۆشحاڵ بکە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیدارتان شاد دەبینەوە. خۆشەویستان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ ئیبراهیمی شەریفی، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن، فەرمن بۆ بیستن و بینینی ئەم ئاڵلقەیە. کاک برایم جان، سڵاو لێبێ و زۆر سپاس کە بەشداری بەرنامەکەمان بووین. منیش سپاسی ئەوە دەکەم و سڵاو لە گوێگەران و تەواوی دەستەرکارانی ئەم بەرنامە. بەڵام یەکێک دەبێت بۆ ئەوەی کە ڕەنگە زۆر کەم کەس من بە ناوێت تریش بناسێت، چون ئەمە زۆر معمولیە، فرەتر خەڵک بەم ناوە منە ناسن. من ناسراو بە ئیبراهیم عەبدوڕەحمانم، ئەمە لە ناو هاوڕیان و خەڵکی منتەقا زۆرتر بەم ناوە ئەم ناسن. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ بەڕێزیشتان، سپاس لەوەی کە نازناوەکەش باس کرد. من بەڕاستی نازناوەکە ئاشنا نەبووم پێی. کاک گیان، بەڕەواڵی بەرنامەکەمان پێم خۆشە کاک برایم سەرەتا بیۆگرافیەکی خۆی لە سەرەتایی لەدایکبوونی، شوێنی لەدایکبوونی باس بکات تا بەر لەوەی کە تێکەڵ بە مەسایلی سیاسی دەبین جاو دەمدەچینە سەر خۆناغەکانی ژیان و خەباتی سیاسی. بەڵێ، من هەروە ئەرستانم کرد ناوم ئیبراهیمە، لە فامیلم شەریفیە، لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لە منتەقەی دیواندەرا بە دنیا هاتم و خانەوادەیشم بۆ منتەقەی دیواندەرە زۆر ناسراوە، بەتایبەت بە ناوی باوکمە و باوکم یەکێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و یەکێک لە کادرەکانی کۆمەڵە بووە. لە ساڵی 59 هەمزەمان لە تەک برای ئازیزمە شەید ئیسماعیل گیان باختەکەن و ئەمە خود بە خود بوو بە نازنامەیەکی گەورە و جێگەی فەخرێکی گەورەیە بۆ ئێمە. من متەوەلدی ساڵی 1341 ئێران و 61 میلادیم و تا دووەمی نەزەری دەرسم خوێندووە و لە ساڵی 60 شەو واردی هاتمەسە کۆمەڵە و لەو کاتە و تا ئیسا تا تێمە دەرە و لە ڕیزی کۆمەڵا بووم و لە زۆربەی ئۆرگانەکانیشیا ئەکری کارم کرد. زۆر باشە، بەڕێستان باستان کرد کە خۆشبەختانە توانیتانە لەو سەرمەدا بچنە مەدرسە و دەرس بخوێنن تا مەقتەعی نەزەری. هەر بەو هۆیەوە دەتوانم بڵێم ئەوە زەمینەیەک بووە بۆ ئەوەی کە لەباری ڕۆشنبیریەوە، لەباری وشیاریەوە نیسبەت بە زۆر کەسی دیکە زووتر بتوانیت لەگەڵ مەسایلی دەوروبەرت، بەتایبەت لەگەڵ مەسایلی شەرایەتی ژیان و جەور و ستەمێک کە دەوروبەریەکان لەگەڵی ڕوبەڕوون و ئەو مەوقعیەتی چینایەتی خۆت وەکو کوڕی کەسێکی کە لەگەڵ کار و زەحمەت تێکەڵاوە لە ژیانیدا ئاشنا بیت و هەر ئەوەیە کە دەتوانێت دواتر پێشزەمینە بێ بۆ تێکەڵاوبوون بە مەسایلی سیاسی. بەڵام بەر لەوە بەڕێستان بە دەلیلی ئەوەی کە باستان کرد زیندەیات بابتان یەکێک لە کادرەکانی کۆمەڵە بووە، لەو ڕێگایەدا شەهید بووە. بێگومان تۆ بەر لەوەی کە بۆ خۆت بێ ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە و ناو کۆمەڵە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشزەمینەهایە کردبووە لە ڕێگای بابت و هاوڕێکانی و ئاشنایەتێکرد لەگەڵ مەسایلی سیاسی بووە. چۆنەکە لەگەڵ مەسایلی سیاسی وەکو گەرایشی چەپ خۆت تەداعی دەکەیەوە؟ بڵێ، ئەمە تاریخەکەی زۆر توولانیە، وڵێتانە مختصەر بەحسێکی پێ بکەم. من ئەساسەن لە بنەماڵەیەکی سیاسیە و تێم و شکڵگردنی مەسایلی سیاسی لە بنەماڵەی ئێمە دەگەڕێتەوە بۆ دەورانی ئیسلاحات عەرزی و بەل لە ئیسلاحات عەرزی. ماجەرای بنەماڵەی من ئەتانم نقطە عەتفێکی حرەکەتێکی گەورەی ئەو کات مبارزاتی دێقانی و وێسانەوە و لە بەرابەر ئەو کاتی
نظام بەو شێوەی کە فۆدالیزم وێسیاوە بۆ نمونە ئێمە مورد هێرشێکی یەکجار گەورەی ئەو وەخت مرتەجعینی منتەقە ئاغاکان بە هاوکاری دەستگای حاکمیت قرارمان کرد و هەر لەو وەختا ماڵەکەی ئێمە دریا سەریا تاڵان کراوە ساڵێ بەلەوە من بێمە دایک و ئەم دەرکردن لەسەر جادەی ئەسڵی دیواندەرا بۆ چەندین یەک هەفتە 10 ڕۆژ احتسابیان حرەکەتێکی یەکجار تاریخی بوو لەو وەختا مرتەجعین هەم باوکم هەم باپیرم وەکو کەسێکی نەقشافەرین وەکو ڕەهبەرێکی ئەو بەشە مشەخەسە بۆ ترساندنی لە هەر نەوع لە هیچ نوع بێشەرمیەکە دەستیان نەپارێز و کردیان ئەمە خود بە خود لە نەواڵەی منە ئەکسەرەنمان کە بەر لە زەمانشا تا ئەنازێ بە مەسائلی سیاسی وارد بووین و هاتوینە ناو مەسائلی سیاسی تاو ئەنازەوە عەکس ئەمر نیشاندان یا مۆزعگردن لە بەرابەر زڵم و دەستدرێژیانە باوکم یەکێک لە کەسێک بووە کە یەک دقیقەیش غافڵ لەوە نەبووە کە لە بەرابەر ئەمانە نەوێستێتەوە مڕەتەب لە بەرابەریان نووسیاوە و جێگەی ڕاز و نیازی ئەو کاتی زۆربەی زەحمەتکێشەکانی منتەقە بوون کە مەوردی حمڵەی ئەمانە قراریانەدا من خۆش لە بیرم تێ باوکم یەکێک لە ئارەزوەکانی ئەوە بوو کە ڕۆژێ حکوومەتی پادشاهی ئەو کات سیستمی ئالیامێری بین بچێت و بتانێ عەلەیهی ئەم زڵم و زۆڵە بە هاوپەشتیەکانی هاوچینەکانی دەست پێ بکە عەلەیان خۆشبەختانەیتە دوای انقلاب بە تەو فعال وەکو کەسێکی فعال وارد مبارزە بوو لێمە خود بە خود خانەوادەکە کشتی دەرگیری مبارزە بوو ئەوانەی کە لەبانی سنی 18 ساڵەوە بوون دەرگیری هەتاوانەی خواردتر لە سنی 18 ساڵیش بوو بە جۆری لە جێگیرەکان دەرگیری بوون ئەمە بەشێکی بوو بەشێ تری لە دەورانێکا کە ئێمە لە دیا ئەمان خوێندووە لەو کاتەوە کە بۆ دەورانی ڕاهنمایی بۆ دەبیرستان مەجبورین کۆچکەین بۆ شار ئەو کاتیش مەدارس بەتایبەت منتەقەی دیواندەرێ منتەقەیەکی یەکجار وەسێع زەحمەتکێش بێ ئیمکانات بوو لەو کاتا لەو دەوران ڕاهنماییە زندەیار کایوب نەبەوی دەورانی سەربازیەکەی وەک دەبیر دریا بە دیواندەرا لەبەرەوە کە ئەیوبێ ئێمە هەمیشە دیواندەرە تیپێ معەلم دەساختەی ساواک بێخاسیەت شکەنجەگەر ئینسانی سەفکری لێکاتەوە ئاگاهانە کارێکیانە کرد کە زۆربەی مناڵان کە مناڵی زەحمەتکێشن تەوارا بن لە مەدرسە بێزار بوون لە مەدرسە کە لە واقعیشە بێزار بووین و بە وجودی کە ئەیوب کە 1-2 ساڵ بەر لە ئینقلاب ئەبێتە معەلم و دەوران سەربازیەکەی لە دیواندەرا ئەگوزەرێ بە حەقیقەت ئاڵگۆڕک و ئینقلابێکی گەورەی کرد لە دیواندەرا ئێمە لەو سەردەما مطمئین بە کە ئەیوب بووایە بە هەر حزبێتر هەر زۆربەیشمانە چوون بە شۆنیا چون ئێمە تا ئەو دەورانەوە کە ئەیوب تێ بەڕەگ و پێس و هەموو شتێکمانەوە ئیحساسی ئەو هەموو عەزیەت و ئازارە لێدانە تەقیرە لە مەدرسە ئەکریان بۆ ئەوە کە بە هەر قیمەتێ بۆ مەدرسە جێبێڵین ئەمە یەکجار مهم بوو بۆ ئێمە بە وجودی کە ئەیوب ئێمە خۆت بە خۆت ئەم فشارە لەسەرمان کەمەوە بووە و ئەهەمیەتی ئاموزشمان زۆر باشتر دەرکرد بە دوایەوە زندەیات کاکبراهیمی تاڵشتی هات و تێعدادی معەلم کە ئەکسەرێنیان کە لە مەولا هاتنە ڕیزەکانی کۆمەڵە و جز و کادرەکان کۆمەڵە بوو بە سراحەتەوە ژم ئالێرە و ئەنگیزەی چەپبوونی من لێرە و شقڵەگرێت و واردی مەسائلی چەپ ئالێرە و لاو زۆر باشە بەڕێستان باسیەوەتان کرد کە دەورونەخشی کەسانیشی وەک کاک ئەیوب و هاوڕێکانی زۆر بەرجەستە بوون بۆ ئەوەی کە تەئسیر دابنێن لەسەر ئەوەی کە دوا ڕۆژی ژیانی سیاسی ئەمسالی کاک براهیم بە چه ئاراستەیەکدا بڕوە بێگومان ئەو کات هیچ کام لەو هاوڕێیانە بە ناوی کۆمەڵە هەسوڕانیان نەبووە بە ناوی کۆمەڵە
فعالیەتیان نەبووە و شاید وەکو چەپیش خۆیان دەرنەخستووە. پێم خۆشە ئەو بەرجەستە ژیانە ئەو تایبەتمەندیانەی کە لەو شەخصانەدا بوون لەو ئەشخاصانەدا بوون تایبەتی تر بوو لە معلمەکانی دیکە لە کەسانی دیکەی دەوروبەرکە دەیانتوانی ئاوا تەئسیرێک لەسەر دەوروبەر و لەسەر شاگردەکانیاندا بنێن و دواتر ببنە ئولگو بۆ کەسانە چی بوو؟ کاکەریم ئەگەر ئێمە تواشای ئەمەڵکرد و هەڵسوڕانی کۆمەڵە بکەین خۆی بەیانگەری ئەو واقعیەتە بوو. ئیسا زۆر جەرەیانێکی چەپ لەو سەردەمەیشا بوون وەختی لە ئینقلابە شکڵیاندا داهێنیشتن بزانن تووری چێژێت و بزانین ئۆردگای سوسیالیستی چێوتگا ئایەک و خومینی زد ئەمپریالیزمە یانیە دەستیان کرد و بە ئاباکە و بەڵام کۆمەڵە ئەو وەختیش ڕاشکاوە نەزەرێکی دا کە ئینسان ڕاستی وەخسێ فکری لێکاتەوەشێ بڕێز چەپکە گوڵ لەسەر قەوری دانەدانێ ئەو ڕەفێقانەدانێ بۆ تیژیان بۆ ژیریان بۆ ناسینیان چ دەرکێکیان بوو. جا منزور مۆسە بۆ ئەوە ئەیژەم پراتیک و هەڵسوڕانی ئەمانە خۆی 100 بەرابەری ئەوە لە باری زێهنیە و تۆی ئامادە ئەکرد هەڵسیان و دانیشتنی و لە مناسبات ئیجتیماعیەکە تۆی فێرە کرد کە ئەم جامعە چەندین نابەرابەرە و ئەم جامعە چەندێ زڵمیاتیا تۆ چ زڵمەلێک لێ ئەچێت. ئەمانە بڕاستی لەو وەختا بێ ئەوە کە قسە لە کتێبێ بکات بیژێ چەپ ئەمەسە فڵان چەمەسە وەلێ ڕێک تو وەختێکە انقلاب و دەورانێکە موزعەت مشخص بوو. ئەوانە واکەی دەتوانن لە بەرابەری ئەم نابەرابەریە ئەم زڵمات تێلابوون کێگەلن. بێگومان یەکسەرەوت پەرچەمداری ئەمانە ئەیوب نەبەویە شێ من بچم لە تێکیا ئەوانن واکەی تانیان لە کەمترین زەمانە ئەم ئاو گۆڕە لە ژیان منە بێرن. ئومیدوارم کەنەوە بە ئاموزش ئەو زەخت و زۆرە لە سرم نەمێنێ. بە سراحەتەوە بژم ڕاهنمایان فقط کاری ئەمەڵی و ئەو هەڵسیان و دانیشتە واکەی لە تەکێمەیان کرد. ڕێک هەر ئەوەیشە لە دوایەوە سابووە سەرمەشقێ بۆ ئێمە لە پێشمەرگایەتیان. ئێمە ناچوونە هەچماڵێ بزانیم ژین سوسیالیزم چەیژێت ئایا کە دانیشین 3 ساعت سوسیالیزم بێگومان ڕاهنماییمانەکە بێگومان کاری ئاگاهدەرەمانەکە وەلێ بە هەڵسان و دڵسۆزیمان و ئەو ئیحساسە نزیکایەتیە واکەی خەڵک بە هاودەردی خۆمانی بزانێ ڕێک هەر ئەو هەڵسوڕانە بوو واکەی ئەو دەورانە کایی بوو تێدادی معلم لە تەکێما هەڵەسیان و ئێمەیان فێر کردو. جا ئەوانە زۆر تاسیری بوو بۆ ئێمە تواشاکەی تو تواشاکەی ئەگەر بیتە سەری نمونەیەکی زۆر چکۆلەت بۆ بێن و ساڵی 57 و احترازات عەلەی حکوومەت پادشایی دەسیفیەکە ئەگەر تو تواشای تەوازن هێزکەی لە کوردستانە جریانێ وەکو حزبی دموکرات تاریخێکی یەکجار گەورەی لەسەر نازانم کۆماری مەهاباتی لێ تەکایە ڕەهبەریەتەکەی دەستی نەخواردە سازمان یافتە تێتەوە دەیاندانە هەڵسوڕانی لەناو بەشی ئیداریشتا بە بەڵام لە کەمترین ساتە کۆمەڵە عەلەنی ئەوێ بە گەورەترین هێز و ئەوێ دووەمین هێز و هێزێکەوێت تەواو دنیای احترافی پێکات. ئەمە لە چاست ئەمە دقیقاً هەر ئەو هەڵسوڕان و هەڵس و کەوتەی هاوڕیانی دێرینی کۆمەڵە بوو کە لە ناو شارەکانە بەنا بە ئەو هەموو فشارە و ئەو هەموو کۆنترۆڵشێک کە لە لای ساواکە ویان نیشانیاندا و جەماوەریکی وەسیعی لە خەڵکیانە بەخۆیان کێشا و دوای ناویان یان کۆمەڵە. ئەمن پێم خۆشە ئەوە وەکو پرسیارێک کە باست کرد پێشتر جریانی وەکو حیزبی دموکراتیشتە بووە و بێگومان ئەگەر تەمایلیشی سیاسی بووە کەسانێک کە جۆرە لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنابوون زیاتر ئەو کات ئەوەی کە بیان ناسی با جریانێک وەکو حیزبی دموکرات بوو بەڵام کۆمەڵە تا سەردەمی ڕاپەڕین و ئەو کاتێکە خۆی ئاشکرا دەکات هیچ پێناسەیەکی لای خەڵک نییەوە بۆ خەڵک ئاشنا نییە بەڵام هەروەک باست کرد بە مەسلەوەی کە خۆی ئەلەنی دەکاتەوە زۆر زوو دەبێت بە هێزێکی بەرچاوە هێز دەگرێ و هێزێکی جەماوەری ئەو پراکتیکانە ئەو ئەمەلکردەی کۆمەڵە کە لەو سەردەمەدا
لە خۆی نیشاندا جیاوازتر لە حیزبی دموکراتیا جریانێکی دیکەکە ئەو دەم لە ساحەی سیاسی کوردستاندا بە تایبەتی بوون چی بوو کە کۆمەڵی کرد بە هێزێکی ئاوا خۆشەویست لەناو خەڵکدا و بە تایبەت پشتی جەماوەری زەحمەتکێش و کرێکار و مەجموعەیەک لەوانە لە دەوری کۆ دەبنەوە بە ئیزافەیەوەی کە زۆرێک لە ڕۆشنبیرانی ئەو دەم و فەرهەنگیانی هەر جەزب کۆمەڵ دەبن. کاک ڕەحیم لە توول تاریخە وەختی ئینسانی تاریخی خوێنێتەوە ئەبینێتەوە ئەگەر ڕێک هەر بۆ سوالت وەچی تاریخ ئینقلاب فەڕەنسا بخوێنێتەوە ڕێک بۆ دەرەکەفێک ئەمانە چیان کردگە تو من بۆ نمونە مەساڵی منتەقەی دیواندەرەیژم منتەقەی دیواندەرە ئەو وەختە گەورەترین بەخشی ئێران و منتەقەیەکی وەسیعی زەحمەتکێش و دەشتێک منتەقەیەکی یەکجار لەبار بۆ کشاوەرزی زەمین و زارێکی یەکجار باش بۆ کشاوەرزیکی سەنعەتی بەڵام ئەم مردمە بەڕاستی مەحروم بوون و ئەم زەویزارە کەمترین دەرسەدی بەدەست ئەمانەوە بوو و لە ئەم منتەقە من حتا نمونەی بۆ تێرمە تا ساڵ 57 ئێمە لە دێهاتەکانە یەک دوو نەفەر دانشگا لە خودی شارە یەک نەفەر دانشگا ڕەتەمان نییە بەدەلیل چی بەدەلیلی ئەو هەموو مەحرومیەت و ئەو هەموو بێ ئیمکاناتی واقعی بۆ ئەم خەڵکە بوو وەرتو تواشاکە لە کائیور 2 ساڵ بەلەوەیە تێتە ئێنە و بێ ئەوەکە بتوانێت لە یەک متین یەک کۆبوونەوە یەک شتێ بگرێت وەلێ بە هەڵسوڕانی و دڵسۆزیەکانی یەکجار زوو ئەم مردمە زەحمەتکێشە ئیحتمادی پێ ئەکەن و احتمادیان پێ ئەکەن و ئەکەفن بە شۆنیان و لە دەوران ئینقلابە لە کەمترین زەمانە کۆمەڵانێکی وەسیع مردم و زەحمەتکێش تێت و بە تەشکیلاتەکەیانەوە ئەنیشێ و ئەوێ بە فعالیان بۆ ئاگاداری فرێ ڕەفیقەکانی قەدیم کۆمەڵە شاهێتن کۆمەڵی یەکێک لەو دیواندەرەیەکی لەو منتەقە لە بووە کە لە باری فرێ مەساعلەوە اقتصادی و دەیان کاریتر نەقش و ڕۆڵێکی لەسەر کاری کۆمەڵە زۆر بووە منتەقەیەک بووە کە هەمیشە تاکەی ساڵەکانی 62 63 بژم 50% لەباری مادیە و تەشکیلاتی کۆمەڵی تامینەکە وەسیعەن کۆمەڵە بوون خەڵکیی وەسیع ئێمە وەختێکە ئەووەڵین دەور لە ناو شار و دوای جنبشتێنە دەرە کۆمەڵە 14 پێشمەرگەی ئەوێت 14 پێشمەرگە بە قامکشوا بێ وەلێ ئیلگوترین و خۆشناوترین دڵسۆزترین و جێگەی باوەڕی ئەو شارە ئەون بە کۆمەڵە بەڵام لە کەمترین مدەتا ئەوێ بە گەورەترین هێز و خودی ڕژیمیش خۆی احترافەکە و حتا لە چەندین جێگە حزبی دموکرات بە ئاشکار ئەوت ئێمە لەم مەحمەحەڵی نابین ئێمە چۆن لە دیواندەرە کە بووین بە ئەقەلیات و ئێوە هەمیشە دەستی بانتان بووە ڕاستیەکەی ئەمە فقط لە گرێوی هەڵسووران و ئەم پۆلە کەسە و هاتن لە ئەتراف دیواندرا بوون بە معلم و نەقشیان بوو و لە پاڵیشیان یەکسری لە کەسایەتی خۆشناوی بوومی و کەسایەتی کە تاریخێکی مێژووی کۆنیان لە ناو خەڵکە بوو جێگەی احتماد و مەسەڵەن کەسایەتی وەک زندەیار باوکم وەکو کاسعی وەکو ئەمانە نەکەمانە دەوران ئینقلاب من لە ماڵی خۆمانە شاهێتم بە دەیان دەستە وەسیەتنامە نازانم ئەمانەتایەکی مردمی زەحمەتکێش هەمیشە لە ماڵێ ما بووە بە دەیان شەو ئاگام لەوە بۆ خەڵکیی زەحمەتکێش جوانگەلێک لەو ئانا لە بەرابەری ئەم زڵمە لە هاتوونە زۆریان بۆ هاتن بۆ لای باوکم ڕاهنماییان گەرەک و دڵداریان یەداوە و ئومیدی پیانەدا ئەمانەت بوو بەعیسەوە کە خەڵکیی وەسیع ڕووبێرێ بە کۆمەڵە دیواندەرە بەڕاستی مڵکی کۆمەڵە کاگرایم وەکو تەجروبەی خۆ دیارەوەش بەشێکە لە ژیان و خەبات کە باسی دەکەین بەڵام پێم خۆشە ئەوە بزانم کە کۆمەڵە کاتێک خۆی ئەلەنی دەکاتەوە و هەروەکو باست کرد زۆر زوو جەماوەری دەبێتەوە لەگەڵ ئەوەشدا فراخانی جۆرێک مەقاومەت لە عەلەیهی هێرشەکانی ڕژیمی جمهوری ئیسلامی دەداوە
لە فاصلەیەکی زۆر کەمدا جەماوەریشی زۆری پێپەیوەست دەبێت هێزێکی پێشمەرگەی بەرفراوان ڕووی تێدەکات. پێم خۆشە چون زۆرێک لەو کەسانی کە میوانی بەرنامەکەم دەبن باز لە جۆرێک پرەنسیب لە ناو ئەو تەشکیلاتەدا دەکات کە ئەوانە هۆکاری زۆر موەفەقیتەکانی بوون. ئەوەی کە کۆمەڵە توانی ئەو کەسانە زۆر زوو ئەگەرچی لەباری تەسلیحات شتەوە زۆر ئەوە نەبوو، زۆر تیار نەبوو، بەڵام توانی ئەو هێزی پێشمەرگەیە تەنزیم بکات و ورەی مقاومەتیشان پێ ببەخشێ و لەگەڵ ئەوەشدا کار و ئەرکە سیاسەکانی بەڕێوە بات چین ئەو جۆرە پرەنسیبەیە ئەو سازماندەهیە ئەو ئێحساس مەسئولیەتە لە بەرابەر ئەو فەراخانەدا کە بتوانێت هێزێکی ئاوە بەرین سازمان بداوە بە ئاراستەیەکی دروستدابی بات چی بوون وەکو تەجروبەی خۆتان؟ یەکێک لەو چتکەلەی کە فرە مهم بوو کۆمەڵانی خەڵک لە کەمترین وەختا ئەو کەسانە لە ڕاستای مەنافع و دڵسۆزی خۆیانە ئەیاندی ئەو کۆمەڵە بوو بە دەلیلیی کۆمەڵی یەکجار دڵسۆزانە. من بوو نمونەیژم مەسەڵەن تو وەختێکە ئەبینی لە ساڵی 57ەوە دوای تێشکانی ڕژیمی پادشایی تەنیا منتقەیەکە عەشایرەکانی یەکەگرن و قەرارە بێ شۆرای عەشایری تەشکیل بن و ئەم خەڵکە بێپەنا ئەم خەڵکە بێ هیچ پشتوانیە حیچێ نابینێ وەحشەتێک مێژوویەکە کە بە دوای ئیسلاحات ئەرزیە بە جۆرێک کەمی کردو بۆیان تکرارە بۆ لەپڕ ئەو هێزەوە هات و پشتیبانی لیان کرد و گوێسیاوە و تەنیا کۆمەڵە و هەرسوڕانی کۆمەڵە بوو و ڕاستیەکەی مهمترین لەوانە ئەوە بوو کۆمەڵە فقط جیا لەوەکە هێرشێکی یەکجار وەسیع ڕژیم جمهوری ئیسلامی کردووی بوو کوردستان و فرجەی نەبوو، بەڵام کۆمەڵە زوو دەسیدا بە کاری وشیارگەرانە و ئاگاهگەرانە و ناسینی پێناسەکردنی حەقی خەڵک و خەڵک وادارکردنەوەی بەوەی کە تۆ چه حەقتە تۆ چۆنەشێ مبارزەکەی و لە گشت مۆتر بە کۆمەڵانی خەڵکی وە تەنیا ڕێگەی نەجاتی تۆ لە مبارزەکردن خۆتا هەیە، تەنیا خۆتی ئەشێ بە ئێحتماد بە خۆت و بە تواناییەکانی خۆت بتانی لە بەرابەری ئەم شارگەلە واکەی لە گوزەشتا بەسەرتا بووە و ئیسەیشا بە هاتنی ئەم ڕژیمە بێگومان ئەگەر مبارزاتێکی یەکگرتو نەکەی لە تەکیاندەی لەوە سەختترین ناخۆشترێت. من بە گشتی ئەو شتەی وا ئەبینم خەڵک ڕێک کۆمەڵەی لە ڕاستای مەنافع خۆیان و مبارزای چینایەتی خۆیان منفعەتی چینایەتی خۆیان ئەدی و یەکێک لەو چتگەلیشە واکەی کۆمەڵەتانی پێشمەرگەکەی بوو. پێشمەرگە کاری نەبوو ئەوە شەڕکە، پێشمەرگە فقط کاری ئەوە نەبوو بڕێتە عەمەڵیاتەکە، من پێم وایە جزء لە کارەکەی بوو. کاری کەمترین ئیمکان لە بێهداشتە و گرفتە تا سەواد ئاموزی تا ئێحتمادکردن خەڵک بە نیروو خۆی پێکاوردن شۆراکان یا حەلکردنی مشکڵاتی خۆیان بەدەست خۆیان و ناسین و قودرەتی ئەو خەڵکە پیان زۆر ڕاستە بێگومان وایە. کاک بیانگیان پێم خۆشە لەو سەردەمی چون بەشێک دەبێت باسی ژیان و خەباتی خۆت بکەین بەڕێستان لەو سەرتاوەکە دەستنە ناو هێزی پێشمەرگە زۆر کەس زۆر جار باسی ئەوە دەکات کە من لە ناو کۆمەڵەدا زۆر شت فێر بووم، کۆمەڵە بۆ من دانشگا بوو. سەرەتای چوونی کاکبراییم بۆ ناو هێزی پێشمەرگە و دواتریش کە درێژە بە ژیانی سیاسی خۆی لە ناو ئەو ڕێزەی سیاسیەدا دەدات، دەتوانی چۆن باس بکەی وەکو بیرەوەری وەکوەوەی کە وەک ئەزمون ئەگەر بتەوێ منتەقلی تێ بە نەسلی نوێوە ئاشنابوون لەگەڵ ئەو تاریخە؟ من ڕاستیەکەی لە توول ژیانمە ئەگەر کۆمەڵە نەبووە ڕەنگە ئیمڕۆ شتێتر بووە. من پێم وایە گەورەترین افتخارم ئەو کاتە بووە واکەی تێمە کۆمەڵە وە لە کۆمەڵە قرارەگرم و ڕاستیەکەی کۆمەڵە
مەکتەبێکی گەورە و ئەتانم باوجدۆکە و هەموو فشارە بوو بە سەرمانە کەسایەتیەلێکی بارهاوت کە منیش یەکێ لەو کەسگەلە بووم نەقشی لە ژیانیا و سەرکەوتن ژیانیا بڕاستی بێگومان ئەگەر لە کۆمەڵا نەبووە لە هەر هێزێتر بووە ڕەنگە بە جۆرێکی تر بووە تۆ بۆ نمونە تواشاکەین ئێمە تعدادێکی وەسیع لەو ڕفیقانانمان وا پێشمەرگەی کۆمەڵە بوونە یا بە هەر هۆیەکە و بە فشاری ماڵی وەزیەتی خانەوادەگی شرایەتی سەختی پێشمەرگایەتی دەوامیان نەهاورد و چوونە ناوە کاک کەریم ئەگەر تو تواشاکەی ئایسەیش هەر کامێکیان سرڕای ئەوە کە لە لای حاکمیەتەوە هەمیشە مەحروم لە هیچ کار و شغڵێکی ئیجتماعی نین ئەکسەرەن بە زۆری بازووی خۆیان لەو شرایەتە سەختەی ئێرانە و هەمیشە بە شۆنیانە بوون تەقیبیانیانەکە ژیانی خۆیان سازمان بنەوە بەو هەموو فشارە و بەسەریانە ئایسەیش بۆ ئاگاداری جز و خۆشەویستترینە و کەسانن لە ناو جامعە ئەگەر بڕوە هەر محەلەیەک ناوی قەدیم پێشمەرگەیەکی کۆمەڵە بووە لە ناو گەڕەکەکان ناچوونەزەوە باوجدێکی ئەو هەموو فشارە بەسەریانە و لێ جز و خۆشەویستترین کەسگەل وە جزی و ئەمانەتداری و جێ باوەڕی خەڵکن لە کەمترین کۆڕ و کۆمەڵە ئەبینی ئەگەر بە هاتنی پێشمەرگەیەکی کۆمەڵات چێ بەشی شادی تەعزیە وارد ئەوێ ئاڵوگۆڕێک تێرێتە بەرەو خەڵکەکە ڕووی بەدەمی پێ ئێحتمادیان پێ ئەکەن ئەمانە بێگومان وەختی ئەینیتە پاڵدەستکە وەختی چاویلەکەی ئەمان لە کوێ واودیانە ئەمانە دقیقاً هین ئەو دەورانە سەواکەی لە کۆمەڵا بوونەوە لە کۆمەڵا هەڵس کاریان کردەوە فێربوونە گشتیان لە زندگیانە سەرکەوتون یەکجار خۆشەویستن لە ناو خەڵکە بۆ ئاگاداریت حتا تعدادی وەسیعیان ئیمڕۆ سەوقاتێکی ئاگادارین لە کوردستانە محتاجگەری لە کوردستانە ئەوجی خۆیە بە حزوری ئەم ڕەفیقە قەدیم کۆمەڵە وا لە کۆمەڵا بوونە و چوونە سەو نەقشێکی گەورەیان لە پەرپەشتاینەوەی ئەو سیاسەتگە لە ڕژیمە بووە و ئیمڕۆ ئەگەر تواشای بازێکتکە لەکەی لە جامعەی ئێرانایە بزیوی جامعەی کوردستان وریایی جامعەی کوردستان نەقش و ڕۆڵی ئەم ڕەفیقە ئێمە لە ناویای یەکجار زۆرە ئەکسەرێنیان جێگەی باوەڕی خەڵکن ئەکسەرێنیان ئەگەر خەڵک مشکڵێکی هەست ئەچن پرسیان پێکەن نەقشیان فرێز من زۆر ڕاحەتەتانم ئەو کۆمەڵە وەختێک بوو بە جەرەیانێکی ئیجتماعی ئیمڕۆ جەرەیانێکە لە کۆمەڵە حتا ئەو جەرەیاناتەوە ئەو ئەحزابەی کە ئیمڕۆ بناو کۆمەڵە خۆیانە نێنن نەبینیشەوە کۆمەڵە هێزە کۆمەڵە ئەتانێت لە هەر گوشاییەکە گەورەترین هێزی بێ دقیقاً نەقشی هەر ئەو گوزەشتە و هەڵسوڕان و پەروەردەی کۆمەڵەست کە لە ناو هێزەکانی هاوڵێ سەبارە زۆر ڕاستە کاکرایان پێم خۆشە بزانم وەکو تەجروبەی ژیانی خۆت ئەو کاتێکە بەڕێستان دەبن بە پێشمەرگەوە چێکی پێشمەرگایەتی هەڵدەگرن و ئەمەلەن دەچنە ناو کاروباری سیاسیەوە کۆمەڵە و هێزەکانی دیکەش لە کوردستانە جۆرێک دەرژیرن لەگەڵ داگیرکاریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەتەبعی ئەوە ئەوەندەی کە پێشمەرگانی ئەو مەقتایی کە بەڕێستان چەکتان بەشانەوە بووە هەموو لەو ناوچانە بوون کە بە جۆرە جۆرەکان دەرگیر بوون و خەریکی چالاکی چەکداری و نیزامی بوون و لە کەناری ئەوەدا ئامرازی ڕاگەیاندنەکان زۆر کەم بوون ئەگەر بوو بە ڕادوویەک بووە یا جاروبار نەشریەیە کە دەردەکات کەوانە زۆر بە سەختی بەدەست خەڵک دەگەین وەختێک ئەوانە کەم بوون و پێشمەرگە گەرم و سەرقاڵی شەڕی چەکداری و بەربەرەکانی لەگەڵ هێزگە ڕەژیمن ئاوە کە حساب دەکەین زەمان و مەودایەکی زۆر کەم دەبێتەوە بۆ کاری ئاگاهگەری بکرێت بەڵام کراوە دەکرێت ئەو هونەرە ئەو لێهاتوویە چۆن بووە کە بتوانیوێتی ئەو بۆشایە پڕکاتەوە ینی هەم زەمان هەم بەرگری بکات هەم کاری ئاگاهگەری بکات و هەم تەسیر لەسەر کۆمەلگا و دەوروبەردا بنێت من بەر لەوە شتێک بیژم یەک شتە پێ بژیم یەکێک لە ئەرزیابیکردنی
ڕەفیقەکانی ئێمە کادرپەروەری ئێمە و توانایی و سنجشی ئەو کەسانەی کە بتوانن لە ئایەندا جایگایەکی مهمتر لە کۆمەڵە بگرنە دەسە و حقیقەتەنەوە نەبوو چەندی پێشمەرگەی ئازایەتی چەندی لە شەڕەکانە شرکەتەکەی یەکێک لە مهمترین چت ئەوە بوو کە تۆ چەندێک تانیتە تەسیراتی معنەویت لەسەر ئەتراف و جامعەکەت بێت تو تواشاکە کاکەریم ئێمە لە کۆمەلگایەکە ئەژیان کە لە توول تاریخی ئازادی بەخۆیە و نەدیوە ئەگەر تاریخ ئێران بەرعەکسی تەواو وڵاتەکان 2-3 دەفە لە کتێب مودەتێکە ئەوش بەر ئەسەر بشێوەیەکە دەورانەکە ئینقلاب مەشروع دەست دەورانێکە ڕەزا شا ئەچێت لەوە زیاتر ئێمە ئازادی نابینین خەڵک بڕاستی لە هێزی چەکداری هەمیشە بە ئامرێک و لەبانێکە و فەرمانبەرداری بوو و ولی ئێمە لە کەمترین مدەتا ئەو ئیحتیمادەمان هاور ئەو ئیرادەمانە لە ناو خەڵکە هاوردبەرەوە بۆ خۆشمان هیچ کامێکمان نەمانەتانی بی ئیجاز و ڕاز ڕزایەت خەڵک کە ئەگەر شتێکمان پێویستە کارێکمانە جێبەجێکەین خەڵک بە سراحەتە و ئاهاتن ڕخنیان لێمانەگەر کەم و کوڕەکانیان یان مەورد انتقاد قەرارەدا لە ئەوجی ماندووبوونمانە ڕەنگە نان خواردنەکەی خۆمانمان لەبیر بچوایە وەلێکەی حتا لەبیرمان نەچوو ئەگەر بچینە فریاد کەفین بۆ خانەوادەیەکی زەحمەت کێش کەمترین ئیمکاناتەوەسە لە باری بێهداشیش و قسەی بکەم ئێمە وەزیفەی ئەسڵیمان بووە و حتا وەختێکە لە کوڕ و کۆمەڵادا ئەنیشتین مرەتەب کار لەسەر ئەوە بوو کە ئێمە چ شتێ پێویستە ئەنجامی بین لە چه عەرسەیەکی کاری ئاگاهکەرانە بچینە بەرەوە و ئەمە خود بە خود وەرەوە کەم پێشمەرگەی کۆمەڵە بووە لە منتەقەکە لە ناو مناتقێکەوە ئێمە مقەڕمان بووە هاتوو چوومان کردگە نەبێ بە عوزویکی ئەو بچێتە ئەو ماڵانە و ناو ئەو مەردمە زەحمەت کێشان مردم وەک عوزوی خانەوادەی خۆی قبوڵی نەکردەوە وەک کەسێ جێگەی ڕاز و نیاز و خصوصی ترین شتی بەلایەوە پێشمەرگەی کۆمەڵە و نەوتوێ ئەمە نیشانەی ئەوە بوو کە ئێمە لە واقعدا کە ئەو شتەواکەی پێیان ئەوێت کە سۆسیالیزم و ڕێگەی نەجاتی ژیانی زەحمەت کێشان بە عەمەڵ و بە پراتیک بە مردممان نیشاندا ڕەنگە خۆشمان فرەچتمان لەباری تیۆریە و لێ نەزانیایە وەلی هەڵسوڕان و دڵسۆزیمان و کاری ئاگاهگەرەمان بە حەقیقەت خەڵک بە ئەوجی دڵسۆزیە و هەنێ لێ ئەکرد پشتیوانی دەکەم من لەبیرم چوونە ئاواییەکە هەرگیزەوەم لەبیرە ناچێتەوە چوونە ئاواییەکە ئەوان نیروەکان هاتوو دامەرزاوی زمسانیش بوو بەناو ئاوایی دەواخ چوارتەرەف ئاواییان ئێمە چوون لەبانە و بەفرە وەکو کەوکوش دانیشتن بۆ تەقەکردمان چەند دقیقەی پێ نەچوو ئێمە ئەمکاناتە کەوتە دەستمان و چوارتەرەف ئاواییمان گرت لە ماڵێکە ئیتر پاسدارەکان چوونە ناو ماڵەکە و شەڕ ماڵ بە ماڵ دەسی پێکردن من ئەمەم لە کابرایە بیست هاتە دەرەوتی من هەچی سەروەت و سامانمە مەڕ و پەروارە لە ماڵە و مناڵێکی شمها لە ناو بێشکەکە ولی گشتان فەدای ئێوە چۆن لیانەدەن لیاندەن ئەوە مطمئین بە من هیچ وەقێوە مەورد قەزاوەت نادەم ئەگەر هەر خەسارەتێکم پێ بکەیە مەسئولیەتەکەی ئەو ڕژیمەسە من مردمێک تا ئەو ئەنازە لە کەمترین مدەتا بتانێ ئەو نا ئەو هێزە بەخۆی بزەنێ وڵڵاهی من زۆر لە تاریخە تایسێش متالعم کرد زۆر کەسم دیوە سەوابێ ئەمە نیشانەی کاری ئاگاهگەرانە نەوێ هیچێکی تر نەبوو ئێمە ئیمڕۆ گەرەکمان بێت و گەرەکمانیا جیاوازیکی کامەڵ لە کوردستان لە چوارپاچەکە ئەبینی ڕێک جێگەی ئەو جیاوازیەوە ئەبینی شۆن و دەست و پەنجەی دانە ئەو پێشمەرگانێتیا بووە و ئێمە مەشخەڵەمانەوە نەبووە چەنێ شەڕەکانەوەی نەبەرەوە خۆ ئێمە زانیمانە هێزێک بۆ لە لەحازی تەسلیحاتی و نابرابرین لە لەحازی نەفراتە و نابرابرین وەلی ئێمە لە ئەوجەوەکە مقاومەتمان کردە تانیمانە وەخت ئەگەر بتوانین بۆ کەمترین مدەت نێڵین ڕژیم بێتەوێنە وە بتانین کارێکی تری ئاگاهکەرانەکەین لە تەگەم خەڵکا وە بتانین کارێکەین ئەم خەڵکانە هەرچی زیاتر بە مەنفعەت و بە
بە ژیانی خۆیان ئاشناکەین ئەوە مەشغەڵەی ئەسڵیمان بووە و لەم ڕابتە ئەوە کاکبیان خۆشە وەکو ئەزمموی خۆت کە مێژوویەکی بۆ خۆت تۆمار کردووە بەشێکی لەو مێژوەی کە باسی لەسەر دەکەین و قسەی لەسەر دەکەین ئەگەر کۆمەڵە بە جێگاوپێوی کۆمەڵە ئێستا لەگەڵ ئەو کات مەقایسە بکەیت ئاسۆی کۆمەڵە چۆن دەبینی و دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە ئەو کۆمەڵەیە وەک ئەو جێگاوپێوی کە قەبلەن بووی بەدەستی بێنێتەوە یان لە چ شرایطێکدایە کە کۆمەڵە ئەو جێگاوپێگەیە بەدەست بێنێتەوە؟ بڵێ بەر لە گشتی من ڕاستیەکەی دیارە لە تاریخی دنیا ئەی خوانێ هیچ حزبێک نەدیە بە قەو کۆمەڵە تعبیتی بکێشێ ئەمە واقعیەتە 40 ساڵە ئەم هێزە دوو لە کۆمەلگای اجتماعیەکەی بووە وەلێ باسم ئیسەیشە گەورەترین لە هەر ئتفاقا بکەوێ گەورەترین هێز و نیروی هەست لە کوردستانە من پێم وایە ئیستا زەمینەکان لە تەکە وەختا زۆر فەرقی کردە ئیمڕۆ کۆمەڵە زۆر اجتماعیترە جایگە و پێگەیەکی گەورەی هەیە لە ناو کۆمەلگا تۆ بڕیتە هەر ماڵەیەک ئەگەر نەتناسن من دەیان دەفەخۆم بۆ پێشاتر لە سەفەرگەلێک کردمەسەوە بۆ سلێمانی یا لە لای خەڵکی حتا لە بەشەکان دانیشتمە وەختی باسێک هات لەسەر مەسئلەی جنبش کوردستان لەسەر مەسئلەی ژیانی خەڵک لەسەر و ئاڵوگۆڕدە لە واکەی هات کەسە بەرەو قسەت کردێ جێبەجێ وتیان ێرکا کە تۆ کۆمەڵە نەبوویتە یعنی واقعا تۆ ناتوانی ناو لە کۆمەڵەیە بۆ ئیسکرد باسی جنبشی عەداڵەتخایی نەکا تۆ ناتانی ناوی کۆمەڵەیە بوویتەوە لە بیری بچێتەوە کە مبارزاتی چینایەتی لە کوردستانە ئەم پەرچەمداری بووە ئەم ڕاهبەری کردگە ئەم توانێتی ئەم هێزە ئیمڕۆ بێرێتە مەیان ئەو ئاڵوگۆڕە وەسیعە ئەیبینی وەزعیەتی ژنان مەسالەی مبارزاتی کارگەری ملنەدانی خەڵکی کورد لە دوای 40 ساڵ بەو هەموو کوشتن و بڕین و زەحمەت و مەینەتەوە بەسەر خەڵکی کوردیاوردیا هەر ڕێی جمهوریەتی ئەوەڵین بۆ گورز و بۆ ترساندن خەڵک حتمما لە کوردستانە ئیعدامەکە حتمما تێعدادێکە گرێ ڕاستیەکەی ئەمە نیشانەی چەست نیشانەی ئەوەیە کە کۆمەلگای کوردستان ئێران ئاڵوگۆڕێکی وەسیعی بوواتە فقط سرفەن مەسەلەی ملی نەبووە و جیا لەوەیشە کە مەسەلەی ملیەکەی مەسەلە بووە دیسانەوە مەسەلەی ملی وەکو زۆربەی خەڵک لەوا دیەسی کە بەیانی ئاڵوگۆڕی مادی و معنەوی لە زندگییا بێت ئیمڕۆ ئەشێکاری کۆمەڵە هەچی زیاتر نەک بازێتر تاریخ چووە بەسەریا ئاڵوگۆڕی بۆ هاتیە تو ناتانی ئەوانەی واکەی 10 ساڵ لەمەوە بەرباسە کردە تەبلیغت بۆی کردە کارێک کردە بۆلی ئیمڕۆ ئاڵوگۆڕی بواتە سەبەرەوە سەقفی تەوەقعی خەڵک چووە سەبەرەوە خۆشبەختانە ئیمڕۆ ئەگەر ئێمە تواشاکەین ئەو سەتحە بێسەوادیە تەواو بووە خەڵکێکی وەسیع ئیمڕۆ دانشگا ڕەفتن تەحسیڵکردن ئیمڕۆ دەبێت کۆمەڵە مەسئولیەتەکەی لە جاران زۆرترە بتوانێت کەماکان لەو وەختا بە کەمترین ئیمکاناتەوە بە تاریخێکی یەکجار کورتە و تانی بێ بە ڕەهبەرێت ئیمڕۆشتانێت جوایی ئەو نیازەوە ئیمڕۆ کۆمەلگای ئێران و کوردستان هەیەتی بتانی جوایی باتەوە و ئیمڕۆ ئەشێ پا بە پای مبارزاتی ئێران و خەڵکی کوردیش بتانێ هەمزەمان لە تەکەوانە لە مبارزاتی ئازادی خواهی بەرەو دموکراسی چوون و ئاڵوگۆڕێکی باشتر لە دوای جمهوری ئیسلامی ئیمڕۆ وەزیفەی ئەسڵی کۆمەڵەست لە کوردستانە. زۆر ڕاست. کاکبراهیم ئەگەر بیەوێت پێناسەیەک لە کۆمەڵە تایبەتمەندی کۆمەڵە بدا بەدەستەوە بۆ ئەوەی کە دەبینین دەبیستین و زۆر وازەحەکە هەوڵ دەدرێ بۆ تحریفی ناو و مێژووی کۆمەڵە
ئەو پێناسەی کە کاکبراهیم زۆر بە کورتی دەتوانێت بیدا بەدەستەوە بۆی کە کۆمەڵە پێناسە بکرێت چی؟ پێناسەی کۆمەڵە ئەو هێزە کۆمەڵە سواکەی جنبش عەداڵەتخایی لە کوردستانە لە بیر ناکە، مبارزەی ژنان لە بیر ناکە و هەرچی زیاتر و زیاتر تێ ئەکۆشێ بۆ ئازادی و زەمینە خۆشکردن بۆ ئەوە کە ئینسانەکان و جامعە بدونە هیچ ترس و وەهمەیە بتانێ قسەی خۆی بکات و لە ئایندەی هەر تەحولاتێ تێت خەڵک بەڕاحەتی بتوانێت لە سەرنوێشتی سیاسی خۆیان دەخاڵەتگەر بێ و لە دوای لاچوونی جمهوری ئیسلامی جامعەیە بێ کە ئەمری ئیجتماعی زاڵ بێ بە ئەمری سیاسیە. جا هەر کەم لەمانە ئەم کارەی کرد ئەمە کۆمەڵەس مهم نییە کێ ناوەکەی چ ناوێکەی ژێت. من ئەتانی لە کۆمەڵە دەیان حزبی چەپ دروستکەی وەلی ناتانی حزبێکە کە خاهانی عەداڵەتخایی و خاهانی لابردنی زڵم و زۆر و فەساد و دزیەتی لە کۆمەلگان نەوێت ناتوانێت کۆمەڵە بێت. کۆمەڵە پێناسەیەکی بۆ دەراتە ئەم پێناسەی کۆمەڵە ناتوانی کەسێک ئەم پێناسەی نەبێت و بژێ من کۆمەڵە بە جنبشی عەداڵەتخایی و نووسیا، کۆمەڵە بە یار و یاوەرانی مردمانی زەحمەتکێش و هەژار و فەقیر ناسییا. تازە و دەورانە تۆ خۆشبەختانە هیچێک ئەگەر ئیسێش لە حەیاتان، بەڵام کەم کەسە زانێ دڵسۆزیەکانی خسرۆ و ڕەشیدیان و دەیان کادری دڵسۆزی ئێمە لە مەنتەقەکە ئیمڕۆ بە ئاسانی بژێ نا ئەوە من ئەوەمە. بێگومان خەڵک فۆری سوعالی لێکە دێخۆ کاخەسرە قسەی عەداڵەتخاییەکە، کاخەسرە قسەی لە ئازادی بەرابەری ژن و پیاوەکە، کاخەسرە قسەی لە ئازادی بەیانەکە، کاخەسرە باسی لەوە کە ڕزگاری جنبشی ملیها لە گرێوی هەرچی زیاتر بەشداری کۆمەڵانی زەحمەت و کرێکار و هەژار و فەقیر لە کوردستانە. جا هەر هێزی ئەمەی وتەوە کۆمەڵەس کاکەبراخ. زۆر ڕاستە. دیارە باسکردن لەو مێژووە گەلێک هەڵدەگرێ بەڕاستی ئەوەی کە توانیمان بەشێکی مفیدیمان لە زمان بەڕێستانەوە بیست، وەکو یادەوەری، وەکو ئەزمون، وەکو ئامۆژگاری. ئێستا پێم خۆشە لە یەک پرسیاردا و بەمانای پرسیاری دوایین پرسیار لە بەڕێستان سەبارەت بە ژیانی ئاساییت لە وڵاتێکی دەرەوە کە بەڕێستان ئێستا لە سوئێددا دەنیشن. دوای کار و چالاشی سیاسی و نظامی و پێشمەرگایەتیت لە قۆناغێکدا ژیان دەگۆدرێەوە، ناچار دەبی ڕوودەکەیە وڵاتەکانی ئەوروپا و لە سوێن نیشتەجێ دەبی. پێم خۆشە ئەو قۆناغە لە ژیانت هەتا ئێستا دیارە هەر ئێستاش چالاکێکی سیاسی و بێگومان بێتەفاوت نی. بزانم لە ژیانی ئاساییت لەم وڵاتانە ئاسانگەکانی بەردەم ژیانت، ڕزایەتت لەم ژیانە تا چەندەوە، نەوەی چالاکیەکانت لە بواری سیاسی دەتوانێت چی بن لە وڵاتی دەرەوە. ئەگەر بە کورکی بە سپاس دەکەم و دواتر بەیەکەوە ماڵاوی لە بینەدا. کاک ڕەحیم هەروە کاکەریم جەنابیش شاهێتی خۆ دەرەو هاتن و لە زوانەکەمانەوە گرفتە تا ژیانمان یەکجار اختلافێکی وەسیع شکافێکی گەورە بووە. وەلێ ڕاستیەکەی من نایژمش حتا ئێمە باوجدەوەکە تعدادێکی وەسیعمان دەورانی جوانی بووینە، مناڵ بووینە، مناڵ زەحمەت کێش بووینە، ئەو ئیمکاناتە واکەی لە غەربا بووە بەو جێگە نەماندیە، بەڵام هەر بەو زمینەی زێنی و ئامادەگی دەورانی کۆمەڵە بووە بە تەواوی ئەو شتگەلیشەوە لە غەربا هەیە. غەربیش جامعەیەکی ئەو تۆ عەجایب نییە، لێرەش کار تەبەقاتی هەیە، لێرەش مشکڵاتێکی جددی هەیە، تۆ خارجیت وەجیا لەوەی کە سفر هاتیتە سەم کۆمەڵە جورمی کشتەس خارجیت بە تەواو ئەو شتانە و من ڕاستیەکەی تا ئیسا لێ ناڕازی نیم، تانیمە مۆبارزەی لە تەکا بکەم وە کەماکان وەکو شتێکە کە فێر بوومە ناتوانم لێ بگوزەرم و بە وەزیفەی خۆم ئەزانم و بە ڕەسالەتێکی ئەزانم لە
هەر نەو مبارزاتێکی ئازادی خوازانە و عەداڵەت خایە تا ئەو جێگە پێم کریاوە تانیمە و تیا شرکت کەم و هەر ئەوەیشە بەو ئەنازە واکەی بە مەساعیلی شخصی زندگی خۆم فکرم کردسە و بەو ئەنازێشە تانیمە سەرڕای هەموو مشکلاتەکانم کەماکان ئاواتم ئەوە بووە کە بتوانم نەقش و ڕۆڵێکم لەسەر ئەو هەموو مینەتە ئەو جەهانمە واکەی جمهوری ئیسلامی بۆ خەڵکەکەمی بۆ هاوردەسە بەرەو بتوانم نەقشم بێ و بتانم ئەگەر هەرچەندش ناچیز بۆ کۆمەکێک کەفمە سەرکەوتنی ئەو جنبشە و مطمئینم ڕۆژێکیش ئەم جنبشە سەرەکەفێ و خەڵکیش بەم ئاوات و ئارەزوو خۆیان ئەگەیت بەو هیوایە کە هەموو ئاوات و ئارەزوەکانت بەدی بێت. من پرسیارێکی زۆر تایبەتم نەماوە ماندووم کردی ئەگەر لە کۆتاییدا قسە و باسێکت هەیە و باز نەکراوە زۆر بە کورتی فەرم وەگەرنا لێرە و هەر لەم شاشەیەوە من سەری ڕێز و نەوازش بۆ دانەدانەی ئەو خانەوادەی شەیدان و بەتایبەت ئەو ڕەفیقانەمان کە لە زیندانە و لە ژێر فشاری جمهوری ئیسلامی و ساڵهای سنجدانیان کێشا و هەروە بوو ئەو تێدادە ڕەفیقەمان واکەی ئیمڕوو بە هەر هۆیەکە و ڕۆژی ئێمەیان جێهێشت و ئیسە لە ئێرانە زندگیەکەین دانمەوە و ئارەزووی سەرکەوتویان بۆ خوازم و ڕاستیەکەی بەتایبەت بە نسبەتی ئەو ڕەفیقانەمانە و هەچوونە سەو ئیسە لە ئێرانە ژیانەکەن من بەس بۆ پەر لە کانگای دڵمەوەیژم جێگەی ئفتخارم بۆم من زۆر ئومیدوارم بێت ئێوە نەقشی کۆمەڵەتان باوشتەوە کە جمهوری ئیسلامی واحات ئەو شرایەتە بە ئێرانە بۆ هەرچی ئاوات و ئارەزووی ئەوە بوو ناوی کۆمەڵە لەسەر زوانی ئەو خەڵکە بسەڕێتەوە ئێوە نەقشی کی گەورەتان بوو بۆ بەرپەچداوانەوەی ئەو سیاتە سەرکەوتوو بوون ئارەزووی سڵامەتیتان خواست. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. خۆشەویستان، ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی زۆر بەڕێز هاوڕێ ئیبراهیمی شەریفی بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تا پێگەشتنەوەمان لە ئاڵقەیەکی نوێی ژیان و خەباتی یاران هەموو لایەکتان هەر شاد و سەربەرز بن.